لەولاوە بەڕای کوڕی مالک کە خالیدی کوڕی وەلی زۆری تەشجیع کردبوو، بانجی لێ کردوتی یا فەتە الئەنسار، دەی سوار چاچی ئەنسار ڕۆڵی خۆتی تیا ببینی. بەڕای کوڕی مالیکیش پیاوێکی زەعیف بوو، بەڵام پیاوێکی زۆر چاو نەترس و ئازا و زۆر بە ئیقدام بوو. هەرچەندیان کردنە ئەگەیشتنە سەر دیوارەکان، لە دیوارەکان کە نزیکە بوونەوە جەماعەتی موسەیلەمە لەو دیۆ تیریان هەڵەدا و وەک باران بەسەر ئەهلی ئیسلامە ئەهاتەوە خوارێ. ئێوە تەسەور کە نەگەر لەو حەدیقەیە 20,000 کەس کوژرابێ، ئاخۆ چەند هەزار کەس لە ساتێکە لە سانیەیەکە تیری بەرەو ئاسمان هەڵدا و هاتۆتە خوارێ بەسەر مسلمانانە. لە کاتێکا مسلمانان هەر ئاور بنەوە سەیری ئاسمان کەن تیریان بەسەرا ئەباری. بەڕای کوڕی مالیک ڕووی کردە سەحابیەکان و یاوەرانی خۆی و فەرمووی نوچی ڕمەکانتان بەیەکەوە قایم کەن و بۆ منی بکەن بە پایەیەک و منە چمە سەری بەرزم کەنەوە فڕێم دەنە ئەو دی و وتیان زۆر زەحمەتە. کۆمەڵی ڕمی درێژیان هێنا و ڕمەکانیان هەموو بەیەکەوە نزیک کردەوە لە یەکتر هەتاوەکو پایەیەکی لێ هات و ئەویان بەرز کردەوە خستیانە سەر نوچی ڕمەکان، بەرزیان کردەوە بە هەموو قووەتی خۆیان فڕیاندایە ئەو دی و لەگەڵ دابەزینی بەڕا ئەبە شمشێر خەریکیان بوو مەشغوڵی کردن و دەی لێ بریندارکردن هەتا گەیشتە دەرگاکە و دەروازەیەکیانی کردەوە. لەگەڵ دەروازەی یەکەم کرایەوە سەحابە هەمووی هاتنە ژوورە و تێکچڕژانێکی وا ڕوویدا کەس نەیەزانی لە چێدا. لەو ساحەیە 20,000 کەس کوژرا بەس لە جەماعەتی موسەیلەمەی کەذاب، 20,000 مەیت. بەڕای کوڕی مالیک ڕەحمەتی خوای لێبێ لە هەموو غەزاکانە بەشدار بوو جگە لە غەزای بەدر کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ناردیەوە لە بەرەوەی تەمەنی کەم بوو، لەگەڵ ڕافعی کوڕی خەدیجە تەمەنیان لە 15 ساڵ کەمتر بوو. لە هەموو شەڕەکانە بەشدار بوو، لە هەموو غەزاکانیشە ئەم ئازایەتی ئەنوان. بەڕای کوڕی مالیک برای ئەنەسی کوڕی مالیکە هەر بەو شێوەیە مابووە هەتاوەکو جارێک لە یەکێک لە شەڕەکانی ڕۆما، لە شەڕی ڕۆما بوون محاسەرەی قەڵایەکی فارس. بەڕای کوڕی مالیکی ئەنساری شەیداکەی شەهیدی سوارچاکەکەی ئەنسار دەستە ڕاستەکەی خالیدی کوڕی وەلید پیاوە ئازاکەی حەدیقەت المەوت ڕاستگۆکەی کە بەیعەتی بەخوا و پێغەمبەری خوادا بوو لە دوای شەڕی حەدیقەت المەوت گەڕایەوە مەدینە. پاشان شەڕێک بوو لەگەڵ فارس ڕووی کردەوە ئەوێ لەگەڵ ئەنەسی کوڕی مالیک کە برایەتی. ئەو ئەنەسەی لە خزمەتی پێغەمبەرا صلی الله علیه وسلم پەروەردە بوو. مسلمانان گەمارۆی قەڵایەکی فارسەکانیان دابوو. فارسەکان لەسەری قەڵاکەوە و لە دیوارەکانەوە زنجیریان بە قولاپەوە ئەناردە خوارەوە ئەیان گرتە مسلمانان و جاری وا هەبوو یەکێکی پێوە ئەبوو بەرزیانە کردەوە لەسەرێ ئەیان کوشت. دوایی هەندێک لەو قولاپانەیان سوور کردبەوە لە ئاگر دەریانە هێنا و ڕەبتیانە کردەوە بە زنجیرەکانەوە. لە یەکێک لە ساتەکانی ناغافڵ بوونە، لە یەکێک لە ساتەکانی غافڵێتیە بەڕای کوڕی مالیک و ئەم سوارچاکەی ئەنسار ڕووی کردەوە وڵاتی فارس و بۆ جیهادێکی تر بەردەوام بێ. ئەنەسی کوڕی مالیکی براشی لەگەڵیا بوو. فارسەکان قەڵاکەی دەوروبەری خۆیان هەموو بە زنجیر لەسەرەوە گرتبوو، پاشان قولاپیان پێوە شۆڕ کردبووە، قولاپی سوورەوە کراو بە ئاگر. لە پڕێکا قولاپیان لە یەکێک گیرە کرد و بەرزیانە کردەوە لەسەرەوە بە شمشێرەیان کوشت. مسلمانەکان زۆر بە زەحمەدایان توانی نزیک ببنەوە لە دیوارەکە. لە ناکاوایەکێ لەم قولاپانە لە پشتی ئەنەسی کوڕی مالیک گیر بوو کە برای بەڕای کوڕی مالیکی سوارچاک و ئازا و دلێری مەیدانە. بەڕای کوڕی مالیک کە
خۆی هەڵدا بۆ زنجیرەکە و بە قاچی بە دیوارەکەەوە قایم کرد و بەرز بەوە هەتاکو براکەی خۆی ڕانکێشا بەرزی کردەوە و ڕزگاری کرد. سەحابیەکان و یاوەرانی خۆی هەموو بینیان کە چۆن دووکەڵ لە دەستی هەڵەستا کە دابەزیە خوارەوە ئێسقانەکانیشی هەمووی ڕەش بوو بوون سوتا بوون. ئەم ئیسلامە بەم ئازایەتیە گەیشتووە بە ئێمە و لە زەمەنی ئێمەش ئاوازەلی لەبێ لە شارێکی وەکو سلەیمانی ڕقنێکی بوغزاوی کوردایەتی فاشل لە قەرەتەپە و لە هەموو شوێنێکی لە هەموو خەباتێکی دۆڕا و ئیفلاسی فکر و بێدینی هاتۆتەوە سەر قورئان سووتاندنەکەی ئێمە. اقتیدای بە ڕامسفێلد کردووە دوای فەشەلبوونی لە ئەفغانستان و عێراق قورئانەکەی ئێمە لە گوانتانامۆیە فڕێداتە تەوالێتەوە. ئەمە چمە ئەساتێک کە ئێستا تووشی ئەو گەلە کوردە بووە. خوا چه عقوبەیەکی تریانە خاتە سەر. یا ڕەبی خوایە لامان دەی لەگەڵ پیاوچاکانە. خوایە ئێمەش نەگری بە گوناحی ئەو خراپەکارانە. خوایە ئەو پیاوچاکانەی لەو کوردەیە ماون خوایە ڕزگاریان کە و ئەوی تری ژێر و ژوورکە. خوایە گرانیەکان لەسەر تونتر کە یا ڕەبی المادامە و قورئانیان وا لێ کردووە. بەخوا ئەو عقوبەیەش هەرە خۆن. بەخوا تەوبەی لەسەر نەکەن. لەم ڕەمەزانەیان نەگەڕن بە شوێنی ئەو تاوانبار و مجرمانەیە. بەخوا قەسەم ئەو عقوبەیەی زۆر بە شێوەیەکی گەورە ئەخۆن. یا ڕەبی خوایە ئێمە لەو سزایە دوورکەی. خوایە لە ڕق و غەزەبی خۆتمان دوورخەیتەوە. خوایە هەموو غەزەبی خۆت بڕژێنی بەسەر پارتی وێچێتیە و بەسەر ئەو کەسانەی کە هێرشیان کردوتە سەر مزگەوتەکان و قورئانەکانیان خستۆتە ناو ئاو دەستەکانەوە. یا ڕەبی دینێک لەولاوە ئازایەتی و خوێنی سەحابە پیاوچاکانی تابعین و ئەو هەموو جیهادەی لە پێناوا کرابێ. دینێک 70 ساڵی نەبرد ئاڵای تەوحیدەکەی لەسەری ئەندەلوس چەقێنراو لە تاجیکستان و ئۆزبەکستانی ئەمڕۆ گەیشتە حدودی چین. قوتەیبەی کوڕی مسلیمی باهیلی لەسەر مەلیکی چین باجی لەسەر دانابوو کە جزیەی لێ وەرگرێ لەبەرەوەی ناچێتە وڵاتەکەیەوە. ئەمە ئەو دینەیە کە ئەو هەموو سەحابیە بەڕێزانە لە پێناوی ئەوە ئەم هەموو ڕەنجەیان لە پێناویە داوە. ئەبێ ئینسانی مسلمان چۆن ئەم دینە بتوانێ بپارێزێ ئەگەر ئاوا بە بێغیرەتیانە ڕووبکاتە ئەو دینە. ئەوانەی لە ئەهلی بەدرا بوون. ئاخر خوای گەورە لە بەدرا ئەو هەموو مژدەیەی دابوو بە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ ئەوەشا بەردەوام دوعایە کرد و ئەپاڕایە و مسلمانەکانی تەشجیع کرد بۆ دیفاعکردن لەم ئیسلامە.